دوای تێپەڕبوونی 5 مانگونی و بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی قەزای خورماتوو لەلایەن شیعەکان و ئاوارەبوونی دانیشتوانە کوردەکەی ڕێگە بە حزبە کوردیەکان درا جارێکی تر بارەگا لەو قەزایە بکەنەوە. دیارە لەم شارەیە لە پێشووتریشا کۆمەڵە سیراع و ململانی نەتەوەی هەبووە بە تایبەتی لە نێوان کورد و تورکمانە. بۆم هێزانشی لێرەم چەکدارانی حەشدی شەعبی زیاتر تورکمانەکان بربەست بوونە لە گەڕانەوەی بارەگاکان، بەڵام دواتر هەوڵێکی زۆر درا لەلایەن حزب و لایەنە سیاسیەکانەوە بۆ گەڕانەوەی بارەگاکانیان و حزبانش معلوم جەنابتانە ئەندامی پەرلەمانیانەیە و ئیجازەیانەیە لە حکوومەتی عێراقی و کە حزبی ڕێگە پێدراون و ئەم هێزانش کە لەم ناوچەیەن 6 حزبی کوردستانین دیارە لە ئێستادا چەند حزبێک گەڕاوەتەوە و لە ئایندەیشە ئەو حزبانەی تری ئینشاڵڵا بارەگاکانیان نەکەنەوە. حزبە کوردیەکان بارەگا و ڕادیۆ و دامەزراوەکانیان لەلایەن هێزە شیعەکانەوە تاڵان کراون و سووتێنراون، بۆیە دەبێت سەر لە نوێ بارەگا و دامەزراوەکانیان بنیات بنێنەوە. ئێرە ڕادۆیە گرتووی ئیسلامی کوردستان لە قید و خورماتوو بۆ ماوەی زیاتر لە ساڵێک من کارمەندی ئەم ڕادۆیە بووم کە لە بڵاوکردنەوەی ئەم ئامارە و ئەو داتایانی کەوا لە دووس خورماتوو ئاماژەی پێکراوە. پەیامی ئەم ڕادۆیە کە لە سەرەتای ڕاگەیاندنی ئەم ڕادۆیەوە پەیامی ئاشتی و کۆمەڵایەتی بووە بۆ هەموو لایەنەکان، بۆ نەتەوەکان، بۆ هەموو قەومیاتەکان، بەڵام بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر ئەم بارەگایە و ئەم ڕادۆیە سوێنرا و پێش سوتاندنی تاڵان کرا. حیزبە کوردیەکان لە کاتێکدا گەڕاونەتەوە کە هێشتا قەزاکە شوێنەواری جەنگی پێوە دیارە و بەشێکی زۆر لە دانیشتوانی قەزاکەش ئاوارن، بۆیە لەگەڵ گەیشتنەوەیان بە خورماتوو دەستیان بە کۆبوونەوەی نێوخۆیی کردووە و دەیانەوێت ئەم جارە یەکدەنگ و یەک خیتاب بن. بە دڵنیاییەوە زۆربەی و خەڵکانی کە ئاوارە بوون چیان لە گەڕانەوەی حیزبەکانە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان و لێرانە حیاتی تەبیعی خۆیان بەڕێ بکەن. هەرچەنێ لە ڕووی سیاسی و عیلاقاتی حیزبەکان بتەو بێت و لەگەڵ لایەنی بەرامبەریشا کە چی تورکمان و عەرەبیەکانە هەرچەنێ لێرانە عیلاقاتەکان بەرەو باشی بچێ ئەوەنە خەڵکەکە دڵتەمینە بێت و زیاتر دەگەڕێتەوە بۆ ئێرە. حیزبە کوردیەکان گەڕانەوەی ئەم جاریان بۆ خورماتوو لە کاتێکدایە کورد دەسەڵاتی لەو قەزایە لەدەست داوە و ئاڵای کوردستانیش بەسەر بارەگاکانیانەوە نابیندێت. تا پێش 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هێزە کوردیەکان لە قەزای خورماتوو خاوەن هێز و چەک بوون، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە قەزاکە بە تەواوەتی کەوتە دەست هێزە شیعەکان، لە ئێستادا حزبە کوردیەکان بەو مەرجە ڕێگەی گەڕانەوەیان پێدراوە کە تەنها هەر حزبێک 4 چەکی هەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، قەزای خورماتوو.